ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێتی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانی گەلێکی ژا گەلێکی بخێر بۆ بەرنامەی خۆی بەرنامەی مایکی خەڵک گەل و چاوا دەگەل بیرکۆڵ و نەخۆشیên دەرونیدا ڕەفتارێ بکەینە بە ناوەنیشانی تەوەری ئیرویە بەرنامەی مایکی خەڵکێ دەفتەوە ئەف بەرنامە ئەم دخوازین ڕنگ بەدانا ئاریشە و خواستەکێن هەموو تەخۆچینن جوواکێ کوردەواری بێن لە لاوان لە ژنان لە خورتان بێگومان خوێنکاران لە مامۆستایان سایقێن شوفێرên تەکسیان لێ وەزیران پەرلەمانتاران سەرۆکاتی هەرێمێ سەرۆکاتی حکوومەت سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی هەموو ئەحزابان هەموو ئۆل و ئەدیانی ناوە هەرێما کوردستانی داژین لە کاسبکاران لە مازفان بێگومان لە هونەرمەندان لە هەموو تەخۆچینên جوواکێ کوردەواریە ئەم دەخوازین ئەف بەرنامە ڕنگ بەدانێ خواستێکێن وانیان ڕاستەقی نەبێ تەماشاوانی نێژا گەلێک جاران لە جێهێنگشتی لە بازاران لە هەند دەڤەران هون دەبینن هەندێک کەس هەنە بیرکۆڵن ئانکو ئەوان نەخۆشیên دەرونی هەنە ئانکو شلای عەقلی بە تەمام نینە تەدید کەفتە بەرپێلێ ڕاباردن و حەنێک پێکردن و یاری پێکردنا خەڵکێ کەس ڕێزێژوان ناگیری لە بازاری تەدید کەسێکێ کۆ خودی ئەف کەرەمەت گەلکری وسا کەسێکی وسایە عەقلەوی تەمام نینە ئان بە هەر ئاڕیشەیەکی بە ڕاستی نەخۆشیێکی دەرونی هاتیە تەدید خەڵکیش شوونە هەندێک دلە دلێوی بدەن ڕێزێ لێ بگرن ji ber ku ئەو li civakê cudaye evî ew şansîne ku xelkekê عقلێکی کامل هەبێ تەدید هەمییا یاری پێکردن حەنەکên xwe پێگیرن پێ ڕابار gelê care geştewî حەدی ev kese hend eعصابێتی fûl kirin hewara pêrîdîtirin zanî çawa tehekûmê serwazî biket bêguman evê nexweşiyên derûnî jî heye gelê caran rastîvanarîşan dibin berêzan li welatên pêşketî gelê caran ev kesên xudanê evên xwediyên nexweşiyên derûnî ne evên şirûyê eqlî ve temamî ne civakên wan ji ber ku civakên pêşketiye ji ber ku xelekê qîmeta xwe heye bi hemû reng û deng û bîr û eqliyeta ve rêz van kesa tête gitin wesa lê tête kirin gelê caran ev kesên ku eqlê wan temamîn an nexweşiyên derûnî hene hes nakin ku li civakê cuda ne hes nakin ku fi'len civak rêzê lê negî bes bu gelê caran evê taybetî derûnê nexweşiyên derûnî hene welê dikin wesa rêzê lê diginin carekê bû nav civakê ve digerî gelo li herêma me li Kurdistana me ku bêguman ev kesekên ta zor hene çi bête kirin civak ça temaşayê wan bike careka dî ku ev taybetî evên nexweşiyên derûnî heye evên derd û evên çêrokên trajîkiya bi serî dahatî ku bêguman gelek çêrokên hekerîn çorokên van kesan heker bixwînin herêkî ji wana çêrokeke xemnak pişvê heye bûçi ev rastî van arîşan bûye van pirsgirêkan bûye gelo çi bête kirin ku civakê me rêzê li van kesan bigire li van kesê evên rastî van arîşan bûye gelek caran kesên xwediyên pêwîstiyên taybet kesekê kurta bala am her rengekê dî çî te dî xera çavekê zexberê xwe kiriye wî hez kir ke miroveke xerîb e navan da hestî bi naqisê kir an kesekê ku fi'len endamekê li şê xwe an pê xwe ji dest dabe çi bête kirin ku rêz vî texî jî bête girtin ku bêguman ev texe hesneke yên cudan elvê ku malgê berê berêzan tewerî emroman çûn li gelê bîrkol û nexweşî derûnî de raftar bikin bêguman li Kurdistana کەسانی کە نەخۆشی دەرونی هەیە کە بیرکۆڵن کەرەلووی عقلەوە تەمامنینە بێگومان هەیە کێم تا زۆر هەیە لە هەموو سەر و سەرشتەکانە ئەگەر تەماشا بکەن یەک بەیەکی ئێوەش بێگومان لەوانە زۆر جار ئەم دیمەنەتان بینی بێ لە جیاتیەوە ئەم کەسە نەخۆشی دەرونی هەیە کە بێگومان لە پشت ئەمەیە چێروکێکی خەمناکی هەیە کە ئەم کەسە تووشی ئەم نەخۆشی دەرونی بووە ئەو چێروکی خەمناکی ئەگەر تو بخوێنیتەوە دواتر خەمبار ئەبی لەوەی کە ئەم کەسە تووشی ئەم نەخۆشی بووە دواتر ئەو بیرکردنەوە گۆرە گەلێ جاران کەسێک کە لە ڕووی عقلەوە تەمام نەبووی ترەوە نعمەتی خوایە کەسێکی عقلی تەواو نەبووە لە ناو کۆمەلگا ناتوانێ ڕووی خۆی بە ئەساسی بگەرێ ئەکەوێتە بەر یاری پێکردن و گاڵتە پێکردن و ڕاباردنی خەڵک دێ لە بەرچاوی گشتی بەبێ هیچ بەزەیەک بەم کەسانە ڕائەبێرێ کە فعلەنەکە ئینسانێکی تەمامیش بێ عقلیش تەمام بێ ئەم خەڵکە بەم شێوە پێڕابێرن ئەویش یان شێتە بێ یان نەخۆشی دەرۆنی بدروسە بێ تا چەند گرنگە لە کۆمەلگای ئێمەدا ڕێز لەم کەسانەش بگیرێ وەکو وڵاتە پێشکەوتوەکانە گەلێ جار کەسێکە نەخۆشی دەرۆنی هەبێ بێگومان خەڵکی ئەوەندە ڕێزی لێگیری گەلێ جار ئەم کەسە چاکە بێتەوە بوونەوە کۆمەلگای گەرێتەوە بەڵام لە وڵاتی ئێمە کەسی نەخۆشی دەرۆنیە بێ کۆمەلگا بە شێوەیەک پێڕائەبێرن بە شێوەیەکی تەعاملە گەلەکەن کە زیاتر نەخۆشیێکە زیاتر لێ ئەو وای لە بێتەوە کە دواتر لەگەلێک جار ڕەفعلێکی زۆر سەری دروست بووە بەرد فڕێ ئەدەن و ئیتر عەسەبی ئەبن چەند گرنگە تا چەند گرنگە ئەم تەخەش لە کۆمەلگایمەیە ڕێزی لێ بگرێت تەعامل بەم شێوەیە لەگەل نەکرێت بێگومان لەسەر ئەم تەوەرە من لە خزمەتی وەرگرتنی سەرنجۆی بچوونیەوەدا خەلیل دۆکێکم پەیوەندی کەرم کە کاک خەلیل ڕۆژ باش ڕۆژ باشتر
باش بله کاک خلیل بله کرم که که اگر رقم بدهی اگر تو رقم بکی مدوید بحث دستوری بکم پیچکی والله ما قلت افريقيا بلا بو تخكا ديبي تخكا مظلوم بي تخكا بشغويه خستيا جواكي بي ترو دستور يتر افريقيا صار عندنا بس كورتي كرم كه بحسكه تو ماهی که بله بله اره اف اپوزیسیون ما دائما ناوه خلکی تاخفتن و بیجتن سازان و نظام چی و فاتشتر بینید سازان اجتماعی اره سازان اجتماعیه اوکو دستور زبرت برلمانی آن سازان حزبیه متفید و پسیاره بکم سازان حزبیه یا بله هم هیوی دارین بارزان امیدوارین لسر برنامه که لسر تورکه قصب کن با امرو تورکه ترخان کرابه بو تخی که لکوملگا که ام تخا زور جار باس که تایمیش کراوه ام تخا که بر گالتا پی کردن و حنک پی کردن و راباردنی کوماله که اندامانی کوملگا ام با امرو لسر ام تخا گرینگی کوملگا تخا با قصب کن گر زحمت به ابراهیم لهولی را که ابراهیم که لسر تورکه به پیمان باشه فرمو کاک ابراهیم اوکاتتان باش همو کاتێک ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کەسکێ باشە بفەرموو ئێوارەتان باش دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم سپاس هیوای سەرکەوتن بۆ جەناب زۆر سپاس بەڕاستی تەوەرەکەتان تەوەرەشی جوانتان هەڵبژاردیا بەڵام ئەم تووشی خۆشی دەرونی بووە لەدەست حکومەت ئاسەندە ئەو قسەیە من دەکەم خەرێک ئەم تووشی نەخۆشی دەرونی بە لەدەست حکومەتی پارتی و یەکێتی پارتی و یەکێتی ئەمان تووشی نەخۆشی بووینە ئەم هەتا خۆشین لەخوای بەزیادی بەزمێشتی تووشی نەخۆشی بووە لەدەست حکومەتی ئایا ئەحمەد ئاوڕەشی لەو خەرکێ بداتەوە ئەو خەرکە هەموو فۆرم تەوزی کردە لێ لایە ناگەرنتەوە ئەوەی ئاکرشە تێچۆ لەدەست حکومەتی هیوادارم لەڕێی کەناڵەکانتانەوە ئەوانەی فۆرمان تەوزی کردی وەرگرتیا بانایان بگەڕێنەوە بە قورعان عەجمانێ بە دەست حکومەتی پارتی و یەکێتی ئەمە تێکچوونە دەستخۆشیە بەرنامەتان لێ دەکەم بە هیوای سەرکەوتن بۆ جەنابتان بەڵێ سپاس بۆ تۆ هەرێم لە هەولێرەوە فەرموو هەرێم لە هەولێر ئەم کاتە باش سەرچاوم هەموو کاتێکیت زۆر سپاس بەڕێزی سەرەتا دەمێ دەخۆشی لە بەردامەکەت بکەم سپاس بەنسبەت تەوەرەکەشەوە من بە هیوای تەندروستێکی باش بۆ ئەوان هەموو ئەوانەی کە نەخۆشی دڵخۆڵیان هەیە بۆ تەواوی دانیشتوانی کوردستان بەڵام بۆ بە تەوەرەکەش داتەدەم بۆ بەنسبەت تشتێکم وەرەستە بۆ پێشمەرگە دەربای پێشمەرگە زۆرم لە سەیرەڕێوە هەم بەدەن کە تشکر تا ئێستا من نەبینم بەرنامەیەکی لە سەبارەت بە پێشمەرگە تا تشکر کردبێ هیوادارم سەر پێشمەرگە بەرنامەیەک تایبەت بکەن بەڵام پێشمەرگە مەغدورە پێشمەرگەیان مەغدوری تەواوی هەیە من پرسیارم لە بەڕێز کاک مەسعود هیوادارم جوێی لێم بێ کاک مەسعود ئەڵێ پیرۆزترین ناوی پێشمەرگەیە لای من باشە گەر پیرۆزترین ناوە بۆ بجیار بۆ باش ناکەیت امکانەتیان باش ناکەی زۆر سپاس سپاس بێگومان لەسەر پێشمەرگە چەندی تەوەرمان کردووە هەر خۆشم ئەو تەوەرانە زۆربەیان پێشکەشم کردووە ئەگەر پێویستەکە پێگومان دووبارەکەینەوە پێشەوە لە کەرکووکەوە کاک پێشەوەکە لەسەر تەوەری مە قسە بکە فەرموو ئەم کاتە باش سەرچاو دەستخۆشی دیارە تەوەرەکانتان بەرەو شاملیە ڕاستە شاملترێ بۆ هەموو بەڕنامەکان دەستخۆشیتان لێکم بەڕاستی بەنسبەت بە نەخۆشی دەرونیە دەبێت هەموو تاکێکی کوردە تاکێکی عێراقی بەڕاستی لەگەڵ ئەو نەخۆشی دەرونە کە کاتە قساکەن دەبێت ئەو بەرامبەرەکە حس بکا بەڕاستی ئەمە دڵخۆشی ئەداتەوە نەوە قسەی تونند و تیژ و بەڵ جەنابەت ئاماژەت بەر هاوێشتن بەرام بێ کە بەڕاستی نەخۆشی دەرونی دەبێت مراعات بکرێت لە چ لە خەسەخانە چ لە شەقامەکان چ لە کۆڵانەکان چ لە گەڕەکان دەبێت مراعات بکرێت لە هەموو بوارەکانەوە بەڕاستی من لەگەڵ ئەو تۆڕی ئێوەدام زۆر دەستان خۆش بۆ تۆرە بەڵام ئەگەر مەجالم بەردێت لەسەر بەرنامەی دوێنێکە شەقام برادێک کە مقابلەی برادێکی کرد دەڵێ من نەفەر هەیە 5 معاشی هەیە وەردەگرێت بەڵام ئەگەر ئەو برادەرەیە ئەو کەسە دەستنیشان نەکا بەڕاستی من دەڵم ئەوش دەندڵەوەکە ئەو کە 5 معاشەکە هەیە کاک بەڵێ سەردار لە شاری سلێمانی فەرموو
کارە باش کاگەکە سەرچاو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سوپاس وڵای ئەو کەسانەی کە لە ڕووی دەرونی و لە نقطانن من پێم چاکە ئەگەر بتوانن کەس و کاریانەیان بێنە دەرەوە ئەوانەشی کە گاڵتەیان پێەکەن بەڕاستی کارێکی زۆر ناشرین و نابەجێیە چونکە ئەو کەسانە لەوانەیە دەرەجیان لای خۆی گەورە لە ئێمە زۆر باشتر بێ ئەوانە ئەبێ زیاتر ڕێزیان نەبگیرە کەس گاڵتەیان پێ نەکات چونکە ئەوانش خوا دروستی کردوون حەزیانەکە کەسێکی ئاسایی بوونایەوەکو ئێمە کەسێکە خواوای دەکردون دەسەڵاتی ئەوە نییە بەڵام هیوادارم هیچ کەسە گاڵتە بۆ کەسانە نەکە و ڕێزیان لێبگیرە لەلایەن حکوومەتە و لەلایەن هاوڵاتیان و هیچ کەسە سوکایەتی بۆ مرۆڤانە نەکا ئەو مرۆڤانە کەسێکن هەروەکو ئێمە دروست بوون لە لای خی گەورە لە دەرەجیان ئێمە باشترە ئەوش کە گاڵتە بەوانەیە کەوازام کەسێکی زۆر دواکەوت و زۆر نامستەقف و دەستخۆشی بەرنامەکە دێت وەلی سوپاس ئەبین لە هەولێرە کەرمکە ڕاستە کەکمەر باشتر کەرمکە بەڵێ دەستخۆشی بۆ تاوارێتە سوپاس ڕاستی پێتیوی سەرمە هەر تاکە کەسێکی لە کۆمەلگەیەدا ئەم ڕێزێ لە هەر ناخۆشیێکی هەر تاکە شخصێکی بنێنچیک و ناخۆشی خدای تعالە دەدە شخصەی خۆ دەدە ئەوڵادێ سەر ڕووی دنیاە پێتیوی هەر کەسی دیکە ڕێز لێ بنێت و وەکو خۆ حسابەکە چکە خدای بینیتن ئەمن بینیتن کورتە باڵای بینیتن سقاتت بینیتن کەسانی ناخۆشی دەرویز بینیتن هەر کەسێکی بینیتن بەلکی خدای تعالە بۆوان وای چێتر بیتن ئەو ناخۆشی بداتێت دەبی ڕێزە لێ بنێن و ڕێز لێنانەکە گەلەکە بەرچاویز لێنێن چکە ئەمە شوێکی وان بوو ناویژی وەکومە بوونە پێتبی هەر کەسێکی تایبەتی حکومەتە هەرمی ڕێزە لێ بنێتە هاروکاری لێ بکەتن بۆ ناخۆشی دەرونی و چه ناخۆشی هەر تاکە شخصێکی لە کۆمەلگەی داوی دوبارەی بەڕەکە باش بەڵێ سوپاس سەر کوچەر زاخۆ کوچەر هەواڵی بەردەوامی مە بریا ڤیدیو سکایپێ کەرمکە کەگەر سپاس بوو جەنابێتە ڕاستی ئەڤریکا کەیفۆمی گەلێک دەینا چونکی ئەسفۆس هەسکی من ئەڤریکا بابەتی هەڵبژارتی چونکی بەری ئەس پەیوەندی بکەم من پیشنیارێک ئامادەیەکی بی بوو بەرنامەیەوە کوبوت هین تەنها خۆلایانی سیاسی بەگیرین بەڵکو ئەڤریکا تەبخە بوو مڕۆنکێ کوونە هینە لایەنێکی سیاسی نە بەکوم لایەنی هونەری و جوواکی و تەندروستی ویدارن بەردەوام بن نسبەتی بابەتی کو نەخۆشیە پیسکۆلۆژی ئەگەن بێژین ئان دەروونناسی نەخۆشیەکە بەربەراوە دنیای هەمێ ئەگەن بین بەرە خەبنی ڕۆژ زیاد بوونێدا چێت بەرە بۆ ئەف نەخۆشە بوو چ زبرتن بووی کومەڵگایەتیدا زبرتن هەگەن بەرە خەبنە کومەڵگای مێ کوردستانی ڕاستیان بووی چەندی گەلە دوا کردینە حکومەتە هەرێمیشی بەداخەوە هەتا فێ گاڵیبەکی خۆی پێویست نەڕابیە بۆ دابینکردنا پیداویستیان وان جورە نەخۆشە زۆر سپاسیا جەنابێتەتیم هەربژی تەرهەبی زۆر سپاس طبعا بەرزان باژارên Kurdistanê gelek caran tu dibînî sercadana xwediyên pêdavîstên taybet li wêrê gelek caran pêxwasin gelek caran serûçavedan bêguman têk çûne gelek caran rewşaniya tenduristiya xirab ê gelek caran rihê wan gelek hatine çi bêtekirin hikûmeta Herêma Kurdistanê ku bi van penageheke bît bi van cihekî taybet hebît çavdêriya saxlemiya van bêtekirin nan bi van bête dan rewşa van dibête li ber çavgirtin cihekî taybet bû van bête dabînkirin bêguman eker cihên taybet heban aya ev xelke hemû xudanên van nexweşiyên deronî xudanên van ev rewşa ku bi serê wan da hatî hûsal sercada bên û biçin heta xelek jî gelek caran kêşan bû durust dike bêguman ev xweş dibîne kêşe bû xelkê ta çend giringe hikûmet aliyên peyonîdar penagehekê bi van jî durust bike saet qesrokê kiremke ام خاطر واش كار باشتر بوته براسي تواريكت جي خدا يعني هر كسا كابت من كوي كم همدان بيتن يشبت دبيت مروف رزقك قالك لي بقريتنو وناش بدنا يعني هر كسا كابت يعني يتهين دي ترانا بيكانو كوي دينا بجن كواري هرا دينو دي تران خبيكانو دي قش بدي بقابت سيجي قال يجري تنا بجواكي ماذا عم حكي هر كسا كان رزق ما ظل لي بقريتنو يعني براسي يعني انه كان جاي تليفون بكرو قلت باخذ قلت همو قلت خطاي بارتي على بار بارتي همو ماشي قدرت يعني ابتورت قلت ورق سياسيين كذب لا بحثي جاب تورد بيدن يعني باش ما بارتي ما تشلي كذي عم بيج بحثي بارتي يعني خو حتى فريجي هاي بارتي اما عجبه ورانا هاد بيجنا ما وجي خاطر بارتي ورانا هاي بلا حتى كيش بلا باش بيتن يعني تورتي بلا سري توري بلا فاغفر زور سپاس بله دایک آواز منه گله ام کاتو باش همو کاتێکیت دەستخۆشی ئەو تەوەرە جوانە لە یەکەم بەڕێزم سپاس بەنسبەت تەوەرەکەتەوە شتێکی زۆر جوانە دەستخۆشی لە کاکسەرداریشەکەم بۆ ئەو هەڵوێستە جوانی بەڕاستی ئەوە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم شوێنێک دابین بکا بۆ ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە ئێمە داماوێ شکرانەی خوا بکەین نەگاڵتەیان پێ بکەین ئێستا بۆتە شتێکی دیاریدە لە کۆمەڵگای ئێمە گاڵتەیان پێەکەن و پێیان پێەکەن و ئەیان دەنا
ئەتەرنێت و ئەوە شتێکی زۆر گوناحە چونکە ئێستاهی وا ئەبینم لەو شارە احتیمالە پەنجەیەکی من بێنێ من ناڵێ مەموکەس من دێنێ خوا عەقڵەکەی بە مندا و ببینەدەوە بێ من شکرانەی خوا بکەم ڕێزەویش بگرم بەڵام کۆمەڵگای ئێمە گوێ نادەنێ اینجا ئێمە لە ڕێی کەناڵەکەیەوەداوە لە حکوومەتی هەرێمەکەی شوێنێکیان بۆ دابینکەن با بۆ خۆیان نەبنە گاڵتەتی خەڵک خەڵکێکی وا هەیە کە قەشمەریان پێکاوە خۆی گوناحبارە بێ فکر لە خۆی بکاتەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڵێ زۆر سپاس دایکی ڕێناس تەبەنەوەش وەکو دایکی ڕێناس وتی زۆر گرنگە لەبەرەوە خانەوادەی ئەم خەڵکەش کە تووشی ئەم کێشانە بێت ئەوانیش بێگومان کێشیان بۆ دروستە بێت تەعاملکردن لەگەڵ ئەم کەسانە چونیەتی بەڕێ ڕێیکردنی کاروباری ڕۆژانەی ئەمانە ئازیەتی بێگومان کێشە بۆ خەڵی دروستەکەن چونەوەی کێشە چارەسەر بکەن خەڵی کێشە بۆ ئەمان دروستەکە چون تەعامل لەگەڵ خەڵی بکەن تا چەند گرنگە کە فعلا بۆ ئەمانە پەناگایەکە بێ بەڕێزان ڕێناس دۆکێت گەلمای کە باشتر بووتە بکردید سر بابت بیزن خلق الناس وخادين كات ودينها كات راس دي كان رئيس الصلاه دیگەر ئەس گەرێکیشی پەیامەکە کرێناسی نەگەشتم بەرحاڵ دڵدال هەولێرێ وارە باشتر بێشەشی ئەو تەوەرە جوارەتانێ دەکەم سپاس ئەوە چەندین جارە هەر دەڵێن بودجێ پێشمەرگە دەبی تا ئێستا هیچ زیاد نەبووە کاکە کار بەڵێ چەندین جارە دەڵێن بودجێ پێشمەرگە زیاد دەبیت بەڵێ زیاد نەبووە ئەمەش دا لە حکومەت یاران دەکەین یانە بە زووترین کات بودجێ پێشمەرگە چارەسەر کار نەکو کەس دەنجا ناداتێ زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆش دیارە بەرزان لەوانەیە لە ستودیو لێرە خەلەل هەبێت دەنگ وازەح نایێتە من دەنگ گەلێک وازەح ناگەیتە من ji ber ku ekerez komenta kesekê negeştim îtirê çawa axivît gerdanawî aza bît bes ew gerdanama azake te kerem baş komenta negeştî bîn berhal بەڵێ علی القەسروکێت گەلمەیە کەرم کە کاک علی الو چۆنی برا باشی ez başim spas kerim ke دەستخۆشیەوە بارنامەتە بکەین سپاس بووتە نسبەتەن لێ تبیا کەس بێژم بۆ ێشەدارانی تبیا مرۆڤ ڕافتۆرێکەوە باش دیو بکات و بچیتوانە قەدرەی بگریت و چاوێتیژی ناکەیت مەسەلە عەجزیەکی بە ێشەدارانیان یاندی بشێتن یانی مستەوەیەکی باش بلند بکات و دۆناک و بتە نسبەتەن لێ ئێشەوی گرانتر لێ بێتن یا بێژم بۆ بێ چەندی احترام و ڕێز احترام بی کەس بێتە گێتن گەلەکە باشە بەڵێ ويوتجي عرفت شو داروني تبيت خوبار لامي شوي يعني بي بري خوب داي يعني نسبة ده حسين دوكت gelmeyek حسين بله بری باش گاگا کار باشتر بوده بو سبورات پرسا جناب سروکی نبید اسنجد او اونی چیزان کس نجد کردینی لی تواری ما سرندینه ببوره تواری ما سرندینه ام بحثه کسی تواری ما که حسین جبر کو بینرندن جی که تواری در نکوین جبر کو نبی تجاب و جاب کانی ام حس کن سر تواری ما باقی اف کسی نخوشین درونی هنه چی بیته کن چات عمل گل بیته کن کرن کن اف کسی نساخین نخوشین درونی هنه شلای عقلی و تمامی نال بازاری تو بینی خالی کیاریا پیت که چی بیته کن جبر کو رزبان بیته کردن ام بحثی اندت کن کرم کن زوی کازیش گوک گدیشن تشای کلی را گدیشن بلا گدیشن وجهی که خوادی شوری دو که جلا جلا من دیگه عاده که گدیشن یکی نه درسته مثلا کل عالم داد بریزی عالم داد گذارت شکل نباشه خدمت شوری که بوام بینید ویدیو بشکل خدمت شوری که بوام ویدیو ببینید جلا جلا من باشی بشه سیگار دو که مثلا بخاطر عنده سلام دین مثلا دیگه بله هجار کوملگاه دو میس از بارم بله کرم که کاک هجار طول دو میس دیگه مطاوی دمێدا باشتر کار هەموو دەمێنتە باشتر کەرم کە کار تو دێشی شادەرونی خەڵکی عێراقی خڕی شادەرونیایی بوو خودی ئەمە نەفسیە مرۆڤ نایە مرتاحە ئەوشی سەبەب حکمەتە چا حکمەتە بۆ توێ نەمەرتاحی چم سەرێتاواتکەن بەڵێ بێگافکی ئەس کوڕی شەهیدین هەیە کشواز کوڕی شەهیدینە بەڵێ حدا بگفت که چه جهاتی ما تعیین کردن و با به زندانی سیاسی اشی حدا بگفت که سال و تشتاق سال کو سه چهار هیدا معاملت نه چونه هزاری حدا استاش بهجینه
والله بو جابات نادن بو روشو صايا خدي ما شو بيجمعها جاب بله خدي جاب نينه حتى بقاف كيقا شفار والله بجا سبب يا إيش بله می‌دانید سنجاتا بلند پیندار گیش بیکای که جار آرام لشاری سلیمانی کای کارم فرمی ام كاتب باش سيدا همو کاتی کی برست والله بالنسبه له نخوشي دروني واني كتوشي نخوشي ون في سلسله همومان كوا ريزيان لي بقرين للشارع كان لهم شوينا كان يعني دلخوشيان كاين بس سيدا يعني نكره وانا يعني بس سدان خلق لكردستان يتتوشي نخوشي دروني وتوشي خفت ومراقبين سدان صالة يعني ما لم كردستان بفر بركتا جيرخاني عابوري وسرخاني عابوري دستا هشتا منسود من نبوين يعني لم هم النوتو لم هم سروت التعبانه بس بردمانا الرؤاتو يعني ئێستا خەڵکی وامان هەیە بەدەیان نەخۆش لە لاشایەتی ناتوانێت پارە سەر بکە یعنی هیچی نییە ئیتر ئێمە یعنی چی بکەین قڕی چی بکەین بەسەرمانە یعنی هەمووی تووشی نەخۆشی دەرونی بووە تووشی نەخۆشین بووە لە سەردەمی حیزبی بەعسا چەوساوەتەوە ئەنفال کراوە یعنی کیمیا باران کراوە بەسەریا ئێستا 23 دانە ساڵە کەوتۆ دەدەستی پارتیوێکێتیش یعنی هیچ شتێک ناکەن بۆ ئەم میلەتە هەمووی خۆرخیان کردووە سەرخانی ئابوو ئابووری ژێرخانی ئابووری ئەمجا ناعەدە بله برز انا ما چند پیوندی که طبعا لدهوکش ولا سلیمانیش حتی وابزام لهوليرش حتى لهوليرش بو بيجو من هر سه پارێزگا هەرێمی کوردستان بالتحديد خەڵکی کیان بە بچوونی جیاواز بە کێشە جیاواز باسییان لەوە کردەوە کە تعاملکردنی لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەتگوزاریەکان وایان کردووە کە خەڵک تووشی نەخۆشی دەڕۆنی بووە ینی تا چەند ئەگەر حکوومەت بە شێوەیەکی باش خزمەتگوزاری پێشکەشی خەڵک نەکا لە داوایرەکانی حکومی کێشەکانی خەڵک ڕای نەکرێن بێگومان ئەو سەروەت و سامانەی کە هەیە هەموو کە بێگومان دەبێت هەموو خەڵکی کوردستان لە خێر و بێرەکەی مفامەند بێ سوودمەند نەبێ ئایا ئەمەش هویەک نییە کە خەڵک تووشی نەخۆشی دەڕۆنی بێت تووشی خەمۆکی بێت تووشی خەفەت بێ دلی بە ژیان خۆش نەبێ ئەوەش ناچێتە چارچۆی ئەمەوە بەڵێ لدۆکێ پەیوەندیت گەلمەیە فوزي الدوكي السلام عليكم. عليكم السلام. كنت شكر جاني باشي برا. از باشم قالك صاحبي كلامك. سلامات ان شاء الله. قالك سباس الحمد لله. من بسيارك هي بس صرنا بناس برنامج جيتها. والله ما حاسك صار برنامج بس كلامك. من سر بابا في اوديه. سيدايا كور. بله. من سر تفوي اخذ حاسك. ها از خدمت دامه. سر سيدايا مالاراشي ما قلت كو صعباتوي تشليا. سيدايا مالاراشي صعباتوي تشوا. هنجي هوا قلت زبري تو نزبري حتى نكا. هذا صعبات السر سيدايا مالاراشي تكا وطنيا يا مناجي. كوات يا لودانش من بالي حتى بقى خدوانا خينتن. بله. بله كيف فوزي بيجمان برزجريكا سيدايا مالاراشي تقول تاريخيا مزجفت صلاح الدين لدوكي كو بيجمان اللي ورها طف فصل كنا والروجي كتبليها بو داخواني هبون داخواني وزير اوقاف اللي ويدم هبو قلت اودي دم كدي فجر سركاري خل هي انها بيجمان روشوي نينا مي دارين مالاراشي تقول داريا سرنجاتا كربيت واكر برسبا كاوي هبي تشتكي انه هبي تم خدمات داينا وكل دوان لورجرين جبار كتورا يجي جاي جتار بن بله كمال لباسيان فرمو يا ورتان باش باشتر بوتو بد دەست خۆش بۆ بەرنامەکات بەر لەوەی ئێمە بەسەر باسیەوەکی چی بکەین لەگەڵ یانە هۆکاری ئەمانە بۆ تووشی نەخۆشی دەرونی بوون لە ئەنواع مەسەن یەک بابەتمان هەیە لە باری سیاسی و اقتصادی و کۆمەڵایەتی مەسەن لە ئەنواع شێوەکان لەم شێوانی ناو مجتەمەعە ئینسانەکان تووشی نەخۆشی دەرونی ئەبێ چی بکەم یعنی لەم میلەتەی ئێمە لە باری فەرەنگیەوە زۆر لە دواوەیە کابرایە تۆزێ بە جۆرێ مەسەن باری دەرونی تێدەچێت ئەوەی تر ئەکرێتە بەرگاڵتە و تانە و تەشەر ومانە ئەم مەوزوعە خۆش يعني هي مسؤول حكومة مسؤولة للموضوع كيفيش مثلا لعنكيف شوية كتابة يعني هذه أول شهر سريكي بنجاو ركوبيك ومعناه مثلا حيلا هي علاجي كيفيش ناتواني بيدا حيلا هي مثلا جوتي هي لما حيلك لنا وخزانة كي أبوي فرام كان ناتواني كيفيش عمل لعنة شوية كتابة داني أوان لان حكومة ودعوة لهم حولات يعني كنت تاني شكين بتشاويكي إنسانانه وسيري أو إنسانانه بجن لأن أول عدد إخوانا دوشي مبون بله بيان لا نقين لري فيديو سكايب ولا ما نفرمو ايات فرمو السلام عليكم عليكم السلام برازي دەست خۆشی بەڕنامەکەتان لێگەم تا بڵێ بابەتێکی زۆر چاک لە هەڵبژاردووە عیبتانە ڕاستیە و شتانە و ڕۆیۆنانەکە لە فەیسبوک بڵاوەکرێتەوە بۆ شتانە کە بۆ نمونە عەقلی نییە یاخۆت دەستێکی نییە بەو بەکەمەندامانە ڕاستی شتێکی جوان نییە بەس بۆ ئەوەی لایکێک یان کۆمنتێک یا هوشێرەشێ پێی دەست بیانێ ڕاستی بەو
سوکایەتی بەو شخصانە واکەن شتێکی زۆر ناشرینە پیانش دەڵێن بەم لە کەناڵەکەیەوە دەستخۆشدان لێکەم ئەو شتانە نەکەن زۆر باشترێکە زۆر سواز بۆ ئێوەش سپاس بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵە باوکی هەڵکە فەرموو باوکی هەلکەت لە دۆت بابێ هەلکەفتی دهۆکێت گەلمەیە گەلێکی بخێر برا ئەف ئێشە دەرۆنی هەمی دەست هەڵات سەبەبە بۆچێ بابوو ئەس چیرۆکە کەسێکی بتەوێژم نەکە زابدە 2006 فصل کردی ئێستا گەڕایەوە پێشمەرگە جندی ئەری چۆن ئەو دین نەبێت کی سەبەبە یعنی وەلی هاتکە تووشی کێشابیە دەڕۆنی ئەدی دیمی تەغا سەدی دیمی هەنیش بەران دێ فەصل کردیە زۆنی چۆنە فەصل نەکردە چونکینە گەل حزبێکی بی حزبۆدی فەصل کرد حزبۆدی تاین کردی وەک جندی ئەری بچۆ ئەوە دین نەبێت ئەوە گوناهۆ کێیە بله و گناه کی سببه بگمان او کتوت بیجا و روشاو تیدا درباز به احتمالی کش اسباب اوه بید اری صادقات یعنی بگو بی یعنی بجمت دین بی صادقات دین بی جزوری کی ملازمه تخرج به ملازم برای تماشاوندگان نجات عمل کردن آلیان پیوندیدار خدمت کردن خلقی پیشکش کردن خدمتگزاری بو خلقی تثبیت کردن دادیه و کیفیه دابش کردن ثروت و سامانین خلقی به سر همو خلقی کردستانی کو حسامو خلقی کردستانیه نه کسی که به دولتمند بیتو بچه بر آسمانی کسی دنجی که لبر ساده بمرد مالاخه و هیچ امکانیاتی نبیه نشین هیچ التزامی که امتیازاتی که حیاتی به خدا بین کن کسی که سر بنزین اسپیده حتی اواری برفه گرمه رینی تخاره ناوی سیاره دا واسا گرمه یتروشاوی و آخد باری تو نظام چی و حتی بنزین وار گیرید اوجی که وگی کاد چاوش تعاملات گل کد اوه همو مثلا نگدیش دایره حکومی صد جارد چی تو هی تو نظام چه سرایا و دوست گیروکت او دزبو او دزوان روتینیاتا اوه همو جی سبب نی نکو خلی توشی نخوشین درانی بید توشی خموکی بید به امید بید خفتان بخواه اوه هیا چند دل کردستانی بگو من اوه هیا وکو خلی دی بجید چه بیت کردن کو افروشا خلکی رزل مروف کو مروف همو بگو من پیوسته رزل بیت کردن بران بر یاسایل بران بر همو ارکو مفاندا بشی و نابره لسلامت و رم دل خدمت آدابی دوباره سلاف تماشاوندگان اینجا بالا برزان بگو من تاریمه وکو پیشتروان مانوت چون لگل بیرکل و نخوشی درونی داره اختار بکن لایسای کردستان ده که متخی که بگو من لنا کمالگاه برای جا های لامون او چکانی کردستان هیا اما زور جرابینی لسر جاده کهتون زور جرابینی امانه پیوستیان به خواردن هیا پیوستیان به پاک و خوابینی هیا پیوستیان به زور شدیدی که هیا بگو من کس نیه بو امانه دابین که حتی امانه ابنهوی کشه بو خزانه کانیشان بو کمالگاهش بگو من چی بکرید لالان حکومت هریمی کردستان لانه پیوندرکان که بو امانه شلانه که بشینی که تایبت هبی که تایبت مندی پاراستینی جیانی امانه مافی امانهش پارزرابه که امانهش هم بو خویان نبنکشه هم بو خلقش نبنکشه هم دیمانه ناشرین ناش نبینرید که کمال کسی که کمال خلق لشنگیشتی کنه لبازار کنه بگو من غلطه به مروفانه بکه که بگو من اولش نعمتی خواهی تر او کبرای بمشویه داول دنیای تو کو مروفی که اسای بیر نکات و چی بکرید بگو من لان پیوندار کنه گله جاری شبینین کسی پکیوتو کنه و کسانی که لمالیان جگان نکریت و اندر کراون پیرکان به تمنکان اوانیش لسر شقام کوتون بگو من او خلقانی که ندارن او خلقانی شلانه که نه تشان گیرن گالی لان پیوندار کن همو بو امانه بگو من شینه که بک ام دیمانانه لشنگیشتی کن نبینرید بله عرب جا خود گرمه کرم که شانه برو باشه گلک سپاس بوده اگر تلویزیون خواهی کم که سپاس از گلک باشم ده باشتر مگه تلویزیون خواهی کم که اوه پیشو درونی حتی اوه حکمت اومد دزانی جایی که بوچی که اوه قیمت هبت یعنی بشری قیمت خواه هبت زاخو هيا زاخو تجهية او سببي شيء بلون حكمات بدأت خضون كده بس اعودي كده مع الاسف تظني شو دروني كيبا واحساب الكيبا بلا وقت اشتغل نديش بلا قصور كده جهاتي بوش بوي دوبين بكير قيمتي بدنا ايروجيتي بكير ابي هر سببك اذا ما بيشو دروني وجرتي ابي كل سريع لك ايجاب ورهان ملعبه بازم يعني عالم راضي خاطئ كده شور ديني بله صادق القصوري كده جرمه كرم که
عليكم. عليكم السلام. في بوشي. از باشم تو چانی. سپاسیاتات کم و برنامجاتات کم. برا. سپاس بوده. کرم که. من سه داشکاسیت لبن مدو کچکا کامن یا دست دای. بله. و دو جنو که دست مدو از پیشمرگم 24 سال دوامت کن 14 حق. هیچ شیان اکنینا علاج عیال خوب کن. دو کرت لبن مدو. ایک ساقونا پشته شلال دماغیه. من بریا دکتر روزه. بله. هیچ شیانج منین از عسکرم 24 ساله از دوامت کم منطقه میسر شلالات. مدوید حکومت هاری کاریا که بوم بکد دا علاج عیال خوب کم دو دست مداد دو ایکش یا دست دای کچکا که بله بله هیوی دارین بله باشی کنترل اگر رقم تلفنکی که صادق لقصرو که ور بگیرن لبروا بله اما 24 سال دوامت کم قلب پیش بله بله طبعا برزن که صادق لقصرو که واله من بگم من خوان سه من آلبوم منالی که مدت زود منالی تر ما وش لغل دماغیانه 24 سال من پیش مرگمه بلام تای سناتون به هیچی که چهار سری ام منالی کانم بکم دوال لا رای گشتی حکومتی شکای که بگم من یارمتی او بدن بچونیدی چهار سر کدنی منالی نخوش کنی بگم من بله محسن زاخد گرمه بله بله کرم که مثلا زاخ تلفونت که بوا اونالتی كيك محسن كرم كه؟ أمي زاخونا شم جمعية جمكور وخيلاق وبالكرمان. أمن صار تركات أبغى توزيد أنا تبو منينة. بوچه؟ أمن شاید تركات ناب مدن خلق أجنبي ناب عيالي مدن ناب. بله. شاید تركات چه بيجي؟ بله روشا وچا بوصايا افصاحه حميد توزا خفسه قليشه تجيانا منينه بله بو روشا وصايا لاين البيوندي دار حكومات وبلدي ونظام تخريك ما ساكن نمشي خالد بله ولی کای محسن زاخو سرنجه که با این ویدارین علی پیونده گهداری کرد به احمد لشاری هولی فرمو باشي برس سرچاوم خوش باشي برز انا تفضل سارك انا بس دوامك براسي زرفاني همي توش خوش نفسيات انا زاد او دوامي هم ما رد داخل البيت شتو بخوي هذول انا خوش نفسيه انا خوش نفسيه نفسي انا خوش شتاك بخوي هم توش خوش نفسياتنا توش نخوشي داروني ها بودي لبرد لسر چي بس انت لسر دوام بريس لسر دوام بري والله مو لسر دوام دوامي وچونه براسي كين اكري هو ما نفسي او نفسي كيف شو مدرك انت هر شيء عندهم صار في شيء يعني كاك دوامك تفاقد صار كان حمت شنو خوش نفسي هاتي لو بهوي او شغال ما صار في شويه لا ترى دوامش دين بدي او طاقه او معاشره كثيره هنا توني واجب دوامش ثانك كتاش لك دوام خرطنا بله ولی کاک احمد لزیروانیه اما هی دارین لانه پیون داره کان جتانه ببارزان اما الان چون رز لحوانی که نخوشی درونی های خالی کلی بگمان امش هر کان هو یک دستنشانه کن لسروات توشی نخوشی درونی بوینه ای چه بکی با کشی ایمان چرا سر بکی که وقت مجبور بوا بکشی کیتر بله سامان لشاری سلیمانی فرمو الو جانكم شوني سرچاوم شويه مساقم باشي زور سپاس بساقه فرمو يا من خوشي دروني ماني اول شوش مانغا حو مانغا نداو درمان ماني نحك مد سامان بوكا بو هيش شيك ماني اسني قصانا حقاني ك يعني الناس ماني وزارة التندرسي شي يعني اوان مستشفى كان علاجيه وكو بيويس ناكن بدو هذا چون بان ناكن يعني مستشفى مانغا داو درمان مرنا كتوا اي او تاثير لتو كردو اي كمالغا تعاملي كمالغا لقلتو چونه هل هيش كسبسيال مان لينا بهيج ولي تعاملي كمالغا لقل برستان چونه ها هيز نيا أتيت رئاسة الجمهورية رئاسة الصحة جواب لنا على بدء زماني درمان كانيت بسرسو عند داري بسرسو دوام بسرسو أي نبي سما موقعين مقبولين وسنهات ستايش كاريبونا كريت بله کاک سامان یکی کلو کسانی که ایوه دارم نیا بانگم پیبگیری
بەڵێ مەشی وادارین سەرنجی تۆ بۆ وەزارەتی تەندروستی گەشتبێت و کاڵگیرێکی نەخۆشی دەرونی ئەڵێ تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان بە چەند مانگە هیچ عیلاجێ بۆ ئێمە نەکراوە بێگومان سەرنجی توی وادارن بۆ بەڕێوەبەراتی تەندروستی شاری سلێمانی و وەزارەتی تەندروستیش گەشتبێت بەرهەم لە شاری سلێمانی فەرموو کاک سەیدام کاتە باش سەرچاوم هەموو کاتێک نەخۆشی دەرونی و ئەوانەی کە هینە هەمووی لە هاوڵاتی ماوەتینی دەرەجە دووە هەمووی چینی فەقیرەکانە کاک سەیدا من حەزەکەم بەرنامەیەک پێشکەشکەی کەوا تۆ ئەو هەموو ئەندام پەرلەمانەمان هەیە لە عێراقا لە کوردستانە لە هەولێرە بزانە هەمویان ماڵەکانیان جیایە هەمووی لە خەسر و قوسورانی سە لەگە ڕێکێکی زۆر خۆشان ئەوان ماڵ و مناڵی ئەوان تووشی نەخۆشی دەرونی نابێ من نمونەیەکە بۆ ێنمەوە ئەندام پەرلەمانێکی کوردستان هاتوو بۆ ماڵی ئامۆزایەکی کەوا لەگەڵ مناڵەکانیان بۆی سەردانیان بکات ئەو لە خۆشترین شوێنەوە هاتبوو هەمووی سێژەمە خواردنی باشی ئەدا بە مناڵەکانی هاتبوو ئەویش دوو مریشکی سەر بەڕێ بوو هیچ مناڵەکانیان لەو خواردنیان نەخوارد دوای دایکی مناڵەکان کاندام پەرلەمان بووتی وڵات داوای لێبوردنەکەی هەمویان ئایپاتێکیان بەدەستەوە بۆ دوایی مناڵی ئامۆزاکەی سەیری ئەمانی کردو واقعی وڕماوە ئایا ئەو تووشی نەخۆشی دەرونی نابێتی وەڵام مناڵەکان من سێژەمە لە هەولێر ئەیان بم لە مەتعەمە لە مەتعەمی باشە نانیانە دەمێت سەیدا ئەمە کاری سەیە ئەمە کارە ساتە بۆ ناچی یعنی سەرکردەکان بدوێنی ئەو هەموو پارە و ئەو هەموو هینیان لە بەردەستایە ئیتر چۆن تووشی نەخۆشی دەرونی نابین چۆن بەڵێ لە کاتێکە ئەم ئەندام پەرلەمانە لەسەر حسابی دەنگی خەڵکی کوردستان چۆتە پەرلەمانەوە ژیانی ئەمە بەم شێوەیە کە ئەو دێت بۆ ماڵێکی فەقیر بێ ئاموزا بێ هەر کەسێک بێ تا چەند گرنگە ڕێز لە ئەتەکێت و ڕێز لە ئیمکانیاتی ذاتی ئەو ماڵەش بکرێت نەک بە شێوەیە تەعامل لەگەڵ بکە کە خاوەنی ئەم ماڵە و مناڵانی ئەم ماڵەش تووشی خەموکی بن و تووشی نەخۆشی دەڕۆنی بم بەڕێزان ئەم هەموو تەعاملە و ئەم هەموو شێوە بیرکردنەوە ئەو هەموو ئەو سەرنجانی خەڵی دەستیشان کردووە بەڕای ئێوە ئەمە تا چەند تەسیرە لە کۆمەلگای کوردیەکە تەسیر لەوەگە کە کۆمەلگایەکی تەندروستی پێشکەوت و خاوەن ئیرادە و عەقڵێکی سەلیم و ئیرادەیەکی سەلیمان نەبێ بەرحاڵ ڕەسوول هەولێرەوە فەرموو ئەلو ئەم کاتۆ باش سەرچاوم هەموو کاتێکیت دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاکا کارگان زۆر سپاس وڵی گلەیەکمان هەیە گەگە و گلێمان بۆ چاک بە هیوادارم بەداداچمان و کەنەمە زێرەڤانین دەوامان لە هەولێرەیە هەر تووشی نەخۆشی دەرونیش بووین خواردنەکەمان خواردن نییە گۆشتی پاکەتێ بۆمانەوە سەردەنێن بەڵێ ئەوە دوام پەیوەندیە سەردەنێن بۆنی ڕۆیان هەتا بڵێ خواردنشی بێ لە زەتا پێشگەلەوە تەعاملی بەرپرسانی ئەوێ لەگەلێوە چۆنە واللهی تا ڕادێک باشە بەڵام لەو باشانەش نییە وەسەتە وەسەت بڵێ درا زۆرمان لەگەڵ باشن ئەم ڕۆژ دەرچوونمانەیە بەو گەرمایە ئەو دەڵێ بە پشتێەوە پشمان سوور بۆ لە ئارەخێدا ئەم ڕۆژ دەرچوونە بەڵێ هیوادارینەوە دووەم پەیوەندی بۆ سەرنجە و بەرپرسانی هێزی زێرەبانی گەشت بێت کە بۆ پێشمەرگەکان بەم شێوەیە گلەیەکەم بەڕێزان بەڵێ ڕاکان دۆکێت گەرمەیە بەڵێ کاکە گەرچوونی بە قوربان زۆر سپاس باشی وەزارت من باشم کەرمکە کاکە کەر بەخوای عالەمەکە خرتیشی دەرونی ئەو نەخۆشی و ئەوی دیاتێ و حکومەتی ئێمە بۆ يكون ل 2003 حتى يتعلم كأمريكا غير لسه بنزين ودكتور ونفط وغاز وغاز بنا خوش دروني شو هذا بيتم بله اي چی بکره برای تو چی بکره حکومت چی بکره لکاتک لم حکومت ابدا نظام موظفه یا مخالک ملاطن بله حكومتك دبي اغاني فقير كان هبي تنشاوريس حوريك الفقير بتوا نابي اي تاچان گرینگه بله 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 انا خوشي او زيرواني شهر ربع حفته من داري دشكي هي فقير شهر روز لواجبه حبروج لمالي حبروجك ملالك كان بير بابي خوان نابينن بله کاک رکانتاچان گرینگه فقیرش اگای لخوی بله برای کردستان کس دولمندکان نخبنه همون کس دولمندنیه یعنی اقلیه کس برپرسکانش اقلیه که وقت زوربای کمالگا طبقه وسط و طبقه فقیرن تاچان هی اوانش اگای لخوی که وقت مادام اوان حکومت بمشیوه تعامل گلکا برپرسکان بمشیوه تعامل کان او برپرسانه هموی بدنگی اوان او رویشتن بونه به برپرس و بونه به حکومت و تدوی ای تاچان اوان پیوسته اگای لخوی به اگابنه و کسی کل بجرن دنگ به کسێک بدەن کە فعلا بتوانێت لە ئاستی خزمەتی ئەوان دەبێ وەکو ئەوان سادە بێ ساکار بێ بچێتە ناویانەوە لە معاناتیان تێبگا لەگەڵ ئەوان نان بخوا لەگەڵ مناڵەکانی دانیشێ ڕێزیان لێ بگرێ بێگومان ئەوە تەشەند ئەرکی فەقیرەکانیشە کە ئەوانیش بە حالی خۆیان بپرسن کە بێگومان بە ئیرادەی ئەوان و بە دەنگی ئەوانەوە هەموو بەرپرسە لەسەر پەرلەمانتارە هەیە ویتر تەدۆی بەڵام هەنا لە شاری هەولێرە فەرموو پەنا لە هەولێر بەڵێ کاتتان باش سەر چاوم
دەستخۆشی تەوەرەکەت لێکم. زۆر سوپاس. وڵای برا بەڕێزەکەم بەنسبەت تەوەرەکەی جەنابتانەوانێک کە ئاڵێن دەرونی نەخۆشی دەرونی ئەوانەی کە تووشی نەخۆشی دەرونی بوونە حکومەت هیچی بۆیان نەکردووە با حکومەت ڕێگر بێنەوەی کە ئێمە توش نەبین. یعنی وامان لێ هاتووە لە تەمەنێکی هەرزەکاریە لە تەمەنێکی گەنجە لە ئێستاوانێکی بینی تووشی نەخۆشی دەرونی بووە. يعني لە چێوە لە فەرق و جودایی یعنی لە بەرپرسەکانمان و لە فەقیری لە هەژاری سێ بەشی ئەو کوردستانە تۆی بینی لە نەبوونی تووشی نەخۆشی دەرونیە بێ لە شتێکەوە تووشە بێ لە کەس لە خۆشییا تووشی نەخۆشی دەرونی بووە بووە یعنی نازانم هەتا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە. بەس ئەوەن دەست ئەڵێم داواکارم لەو کەسانە کە ئەڵێ شتێک بۆ نەخۆشی دەرونی بکرێبانە خۆ بۆ ئێمە عیلاجە بکرێت کە توش نەبین. ڕێگر بن لە بەردەم ئەوەیە یعنی بۆ هەتا کەی کورد ئاوا بچەوسێتەوانێ لە بەڵێ سیوان لە هەولێرەوە بەڵێ وەرە باش سەر چاو زۆر سپاس من تەنها داوا لە خەڵک دەکەم خۆم کەمەندامم تەنها لە خەڵک داوا دەکەم ئەو کاتێک کە شوێنێکی گشتی دەمان بینی یان لە بازارە بێن لە هەرجەیەک بی کایە با ڕێزمان لێ بگرن نەکو ئەوەی بەرامبەر کە تەماشا ناچاو دەکات تەقلیدی شێوەی دەرەوە دەکات جا بە هەر شێوەیەک بیکەن ئەندامەکەی بەڵێ 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 سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ بەڕێزان بێگومان ئەوە سەرنجی خەڵک بۆ دیارە خەڵکی لە تایبەتی شتێک کە زۆر جێگە سەرنج ڕاکێشەوە لە سەروەستان بۆ خەڵک بێتاقەت بووە لە شێوازی تەعاملکردنی دەوایرەکان لەگەڵ خەڵک حکوومەت لەگەڵ خەڵک تەعاملکردنی حتا پرۆژە خزمەتگوزاریەکان لەگەڵ خەڵک بەرچاوکردنی کێشەکانی خەڵک خزمەتکردنی خەڵک بێگومان خەڵک زۆر جار ئاڵێ ئێمەش تووشی نەخۆشی دەرونی بنە لەگەڵ لەسەر ئەم پرسانە بەڵێ بەڕێزان بێگومان سەرنجین زۆر هەموو جادە کوردستانی لە هەموو دەبەران وەکو گوداریکردی چاوە ڕێز لە کەسێن نەخۆشیên دەرونی و کەسێن کو ڕاستی کو بێگومان دە عەقلی خۆدا تەمام نینە چێ بێتەکردن ڕێزوان کەسان بێتەگرتن جێ و پەنە بوان هەبیت بێگومان سەرە ڕێڤەیەکێ خەڵکی گلەیژی کرد و خەڵکی هەندەکان دەبێژە ئەم تووشی نەخۆشیên دەرۆبینە ژبەک و ئەم پێشمەرگەینەوە و پێویستە ئامەدگەرمانایەتەکردن داوامەمە زۆرە خارنامە یا باش نییە بەرحال خەڵی دەبێژیت حکوومەت باش خزمەتەمەناکێت دەوائیرە کاروبارێمان هێنا ڕایکردن کوڕێکە شەیدی دەبێژیت بابێ من ئەسکۆرە شەیدم حەتۆنکەل چ جایکە نایێت ماوەرگێتن چەند وێ دایرەیەکەم کەس بۆ مچناکەش بەرهەندی دەبێژن ئەم هەمی تووشی نەخۆشیên دەرۆنی بووینە کەواتە ئەفرا و شەهرێم تێدا دەگوزەرە ئایا کی سەبەبێ وان هەموو کێش و مەشاکلانە بۆ خەڵکی کی سەبەبە کو فعلا نەف کەسێن خودانوێن پێدوێن تایبەتی ڕوویە دەرونی عەقلی و پەناگای بوانە بێ کی بەرپرسە ژوەیەکێ خزمەتە خەڵکی بێتەکەن کو ئەرکە حکوومەتێ داوائیرە تایبەتی بۆن دەهاتنە تەوزیفکردن سەر پارێ خەڵکی دا خزمەتە خەڵکی بکەن نەک خەڵکی تووشی وان ئاریشێن دەرونی بکەن کە وسا بێهیوی و بێ ئیرادە ببینن بەرحاڵە میویدارین سەرنجێن هەمیە بۆ ئالین پەیوەندی دارگەشت بێت لەبێرێ حتا سبەی جارێکەدەن لە مینبەرێوێ ڕاستەقینە ئەم بە ئەوەیەکی جددی و لەسەر بابەتێکی گەرمی ڕۆژەوێ خزمەتەوە بکەین ئێوەر باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە بەراسیێن